1500 خانوو لە گوندی کانیشینکەی سلێمانی لە بەردەم مەترسی ڕوخاندندان و هاوڵاتیانی گوندەکە دەڵێن هەر ڕۆژە و بەرپرسێک دێت و لەو ناوچەیە ئیشی خۆی دەکات و زەویەکان تەلبەند دەکەن، هیچ کەسێکیش لیان ناپرسێتەوە. کۆمەڵێک کۆگای مۆدێرنیش دروست کراوە بێ ئەوەی تاپۆ بێت. ئەوان دەپرسن ئەگەر بۆ هاوڵاتی ئاسایی زیادەڕۆیە بۆچی بۆ بەرپرسان و کۆمپانیاکان زیادەڕۆی نییە و کەس نییە لێیان بپرسێتەوە. قورباگیان کانیشینکە لە 2012 دروست کراوە تا 2018 بەبێ گرفت ئیشی تاکراوە لە 2012 ئیشەکە ڕاگیراوە بە بڕیاری بەڕێز قایمقام. لەو کاتێ خۆمان هاوکاریان بووین ئیشمان نەکردووە، هیچ خانوویەک دروست نەکراوە لە کانیشینکەیە بە ئەوەی کە وعدیان پێیان سرومان بەجەکەن. لە 2018 هەموو دایرەکانمان کردووە، هەر ئەمانەرە بۆ لای ئەو ئەمانەرە بۆ لای ئەو. خانووە مەکتەبەکەمان بە یاسایی کراوە ئەیانەی بیڕوخێنن. تقریبا 250 ماڵ بەتەمان بڕوخێنن جارێکی گەورەی بەناو کانیشینکەی ئابن، یانی کانیشینکە تۆزێکی ئەمێنێتەوە. ڕۆژی کۆمپانیایەک و بەرپرسێک گێتە ئێرانە 352 میلیۆنە تەلبەند کردووە بڕۆن سەیری دیکەن. ئەمەش کراوە بە مەخزن لە پەنامانە مساتەحەیە، تاپۆ نییە، تقریبا 20 عەرزی تیا تاپۆیە. هەر ڕۆژی بیانێکمان پێگرن، هەر بەرپرسێکی لەم ناوەیە و ئیشی خۆی دەکات. یانەیە 1500 ماڵێرا بڕوخێنن. دانیشتوانی گوندی کانیشینکە دەڵێن چواردەوریان تەلبەند کراوە و هەموو مڵک و ماڵی خەڵک دراوە بە کۆمپانیا، کەسیش نییە لێیان بپرسێتەوە. لە 2018 شەوە بەڵێنیان پێدراوە سنووریان بۆ جیا بکرێتەوە، بەڵام هیچیان بۆ نەکراوە و دەستیان پێ دەکرێت. ئێمە کۆمپانیات تەلبەنی کردوین، ینی پەرژینە قایم بێ پەرژینە قامی وەکو حیوان سەیرمانەکەن، پەرژینیان کردوین یان ناتوانانی سێ بڕۆی هات و چووکەیت. ئیتر نازانم ئیمڕۆیە بەیانی ئیشەکانیان بۆ جێبەجێ کرێ، داهاتیە وڵاتەیان خوارد، مڵکیە وڵاتەیان خوارد، حەجیشتی یا وڵاتەیە خواردیان. ئەوەی فەقیرەکەیەتی هەمی کوڕیا بە کوشت بۆ ئەمانەکە ئاوا بکەن، بۆ سەرمایەدار، بۆ کوڕی مەسوول، بۆ کۆمپانیا عیبە نییە. ئەوەی کە ئەم وڵاتی داگیر کردو کە خەڵکی سەرمایەدارە و هیچ کەسیش نییە لی بپرسێتەوە، بەس بۆ ئێمەی فەقیریەکی 100 مەتر عەرزیا خانوویەکی 120 مەتری 150 مەتری مانەیەسی ئامادەن بمان ڕوخێن لەژمان بێت، ئێمان ڕوخێنن چیمان لێەکەن. کاکە ئێمە زانی چی هەمومان راوین بە کۆمپانیا، حکوومەتی چی هەمومان راوین بە کۆمپانیا، هیچ کەسێک نییە بپرسێتەوە. ئێمە ئەگەر لافا بوو باعیسە گشتمان ئاو بردبوونی. شارەوانی هەرەڵێ بە پێی یاسا، بە پێی یاسا هەموو سلێمانی کە ئەمانتیایە ئەژین و هەموو وڵاتە زۆربەی بە ئەوەی کە دروست کراوە بێتاپۆ بووە. دوای ڕێکاری یاسایی وەکراوەیان جێبەجێ کراوە، هەرەڵێ بە پێی یاسا. ئەم یاسا کەی بەکارێنن بۆم خەڵکەی دروازی نەجاتی بێ لە مسیبەت و قوربەسەریە. پەیام لەسەر گرفتی دانیشتوانی گوندی کانیشینکە پەیوەندی کرد بە سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە، بەڵام ئامادە نەبوون لێدوان لەو بارەیەوە بدەن. دانیشتوانی گوندی کانیشینکە دەڵێن بۆچی بۆ کۆمپانیا و بەرپرسان ئاساییە پرۆژەی و بەرهێنان لەو ناوچەیە بکەن و زیادەڕۆی نییە، بەڵام بۆ هاوڵاتیەکی هەژار لەم شارەدا 150 مەتر زەوی پێڕەوان نابین و گرفتی بۆ دروست دەکەن. ئەوان داواکارن هەرچی زووە ئیدارەی خۆجێی سلێمانی لەسەر ئەو گرفتە بێتە دەنگ و کێشەکەیان بۆ چارەسەر بکات. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.